بەردەفکێ هێزن هەپەیمانیان ناودەوڵەتیە لە دژی داعشێ ئەشکارەکرد و عێریشا تورکیە لەشکری لە دژی عەفرینێ باندۆرەکە نەرینی لە شەڕێ دژی داعشێ کریە. ڕایان دیلۆن بەردەفکێ هێزن هەپەیمانیان ناودەوڵەتی دێ کۆنگرەیەکی ڕۆژنەمەڤەنیدا ڕەخنە لە عێریشا تورکیە لەسەر عەفرینێ گرت و گوت ئەرمانجاوان یاسەرەکە شەڕێ داعشێ و ئەو لە دژی وەیەکێ نەکو ژبلی شەڕێ داعشێ عێریشەن سەر بخۆوەرن بڕێ ببرن. بەردەفکێ هێزن هەپەیمانیان ناودەوڵەتی تەکەس کرد و گوت دوێ هەموو هێزن هەپەیمانان گرنگیە بشەڕێ لە دژی داعشێ بدن و عێریشا تورکیە لە دژی عەفرینێ بوویە سەدەم و شەڕێ لە دژی داعشێ لاواز ببێ. ژێ ئالیە خۆڤەژی جەنەرال جۆزێف ڤۆتیل فەرماندارێ فەرماندەیە ناوەندیە ئەرتێشە ئەمریکا بە حسار و شەڕۆژاڤایە کوردستانێ بگشتی و عەفرینێ بێت تایبەتی کرد و گوت ژێ بۆ ڕووبڕووبوونە پەکەکە ئەمریکاوێ دپێشکەشکردنە ئالیکاریان دەژ بۆی ئەرتێشە تورکیە بەردەوام بێ. دێ چارچۆڤەیە جوینەکەدا لەگەل ئەندامên کۆمیتەیە کاروبارێ سەربازی لە ئەنجومەنێ نوێنەرên ئەمریکا جەنەرال جۆزێف ڤۆتیل فەرماندارێ فەرماندەیە ناوەندیە ئەرتێشە ئەمریکا ڕاگەهاند کو عێریشا تورکیە لەسەر عەفرینێ بە ئاوایەکی ڕاستەڕاست باندۆرەکە نەرینی لەسەر شەڕێ دژی داعشی و هەوڵێن ژنەبرنە داعشێ کریە. فەرماندارێ نەفاتی تەکەس کرد و هەپەیمانیە واشنتۆن و ئەنقەرە گەلە گرینگە و ئەمریکا ji بۆی ڕووبڕووبوونە پارتیە کارکەرێن کوردستانê پەکەکە وێ بەردەوام ئالیکاریە ئەرتێشە تورکیە بکێ. فەرماندارێ فەرماندەیە ناوەندیە ئەرتێشە ئەمریکا سەربار کرد و گوت دە هەمان دەمێدا ئەمریکا دەربارەی عێریشا تورکیە لەسەر عەفرینەوێ تورکیا هان بدێ کولخۆ ڤەگەڕێ داک و باندۆرێ لەسەر شەڕێ دژی داعشێ نەکێ.